بەڕێزان بەردەوامین باز لە لابردنی سفرەکانی سەر دیناری عراقی دەکەین. هەوڵێک هەیە بۆ ئەمە هێشتا نەچۆتە سەر پێ، هەرچەندە دەوترێ چەند پێشنیازێکی لیژنەی داراییش هەیە بە حکومەت دەڵێن ڕابوەستە ئەم کارە مەکە، بەڵام جارێ نازاندرێ هەر هەوڵەکە هەیە و حکومەت عێراقی جددیە لەم بابەتە. گفتوگوین پرس و باس بابەتاکەین چ کاریگەریەکی دەبێت لەسەر بازار و لەسەر دۆخی یابووری بەهای دراوەکەمان وەکو عێراق. گفتوگوین پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ماردین ماسووم، مامۆستای زانکۆ پسپۆڕی یابووری. دکتۆر سڵاو لێبێ. بەخێراتی سەرچاو، زۆر بەخێر بی. دکتۆر، حکومەت لە چ کاتێکدا پەنا دەباتە بەرگۆڕینی دراو عادەتەن؟ یەکسەر نامەوێت بۆ پرسیارە جواب بەمەوە، ئەمەوێ بزانم حکومەت پرۆژە و بەرنامەی خۆی هەیە، بەڵام گۆڕینی دراو، دەستکاریکردنی دراو لە هەر شێوازێکا بێکەوێتە ژێردەسەڵاتی بانکی مرکزی یان بانکی ناوەندی. حکومەت ئەگەر هاتوو ڕوبەڕووی کێشەیەکی دارایی بووە یان دراوی نەختینەی لە نێو بازاڕەکانە کەم بوو، یان کێشەیەکی سیاسی هەبوو لە بردنەدەرەوەی دراو، یان گەندەڵیەکی زۆر هەبوو لە شاردنەوەی پارە، ڕەنگە لەم حاڵەتانە پەناباتە بەر گۆڕینی دراو. باشە، لەم حاڵەتانە لە ڕێگەی بانکی ناوەندی ئەم کاراکە. ڕەنگە بۆ وڵاتی ئاسایی بۆ نمونە بۆ بەتەمەنیەکەر نەزانێ بانکی ناوەندی چیە یا چینە، لە حکومەت پارەکە گۆڕێ. ئەو بۆیە من پرسیارەکەم بە سادەی بە زمانیەوان کرد. دکتۆر، دەڵی لەو کاتانەدا بۆ نمونە حکومەت دەست دەکا بۆ نە بەشێک لە پارەکانی دیار نییەوەی خستوێتێ ڕوو، ینی گەندەڵی هەیە، ئایا دراوی نوێ دەتوانێت چارەسەری ئەم بابەتە بکە؟ خۆی ئەبێ بزانین دراوی نوێ چ کارێکە. ئایا ئێمە دراوەکەمان سەرتاپای هەموو ئەگۆڕین، بەهای دراوەکەمان زیادەکەین یان تەنها ژمارەی سفرەکان لابین؟ چکە ئەم دوو شتە جیاوازن. ئەگەر بڕیار بێ ئەو ڕەشنووسەی کە هەیە تەنها ژمارەی سفرەکان لابات، ئەمە بڵین لە ڕووی ئابوووریەوە ڕێگە پێدراوە و کاریگەریەکانیشی هەروەکو خۆی ئەمێنێت و ئابوووریەکە وەکو خۆی ئەمێنێتەوە. ناتوانین بڵین کاریگەری ئەرێینەی هەیە و ناشتوانین بڵین کاریگەری نەرێینەی هەیە لەسەر ئابوووریەکە، چکە حکومەت بڕیارەیە تەنها سفرەکان لابە. یەکەیەکی نەختینەی کە جاران پێ وتراوە 25,000 ئەیکا بە تەنها 25,000. ئەوە دامەناوە کاران مەگەروەری بگرنیان یم 25,000 سێ سفرەکەی لابێ بە 25 دینار. موچەکە دەگەر ملیۆنێکە ئەبێتە 1000 دینار. بەڵێ ئەبێتە 1000 دینار وانە؟ بەڵێ ئەگەر سێ سفرەکەی لێلابینەوە بێتە 1000. ینی هەر موچەیە کە هەیە، هەر یەکێک کە بڕەپارەیەک وەرەگرێ بڕەپارەکەی خۆی دابەشی 1000ەکە. ملیۆنەکە 6 سفری هەیە، سێ لەگەڵ 1000ەکە ینی 250 دیناری دەبێتە چی بوون؟ 250 دیناریە بێتە 250 فلس یان ڕوبعێک دینار. ئەگەڕێتەوە بۆ سەردەمی فلس. لەم حاڵەتانەدا حکومە دەبێ عملەی ورد دەربکە، ورتر. خۆی یەک کێشە هەیە لەم پرۆژەیە یاسا، ینی نامەوێت سەر بڕۆمە سەر دیتێڵەکانی ئەوەی چ عملەیەک دەرکا. جارێ ڕەشنووسی یاساکە کەس بە ڕوونی لە لای نییە. هەتا ئێستا هەتا 24 ئاب ئەم ڕەشنووسە بە شێوەیەکی ئەبدەیت کرا و تازەکراو لە نێو بانکی مەرکەزیانە. تەنها لەکوێ هەیە؟ لە ئەعلام هەیە، لەگەڵ ئەوەی کە ئەڵێن لە دانیشتنەکانی ئەنجومەنی وەزیران باسکراوە. ئایا ئەم گۆڕینە دراوی نوێ کە سێ سفرەکە لا ئەبرێت، ئایا یەکەی بچووکتر ئەخرێتە بازاڕەوە؟ ئەمە خاڵێکە. ئایا یەکەی گەورەتر ئەخرێتە بازاڕەوە؟ چکە ئەم دوانە هەردووکی کاریگەری هەیە. ئەگەر یەکەی گەورەتر بخرێتە بازاڕەوە واتە تۆ مامەڵە ئابوووریەکانە، مامەڵە ژمێریارەکانە، بازرگانەکانە ئاسانترە بێت. ئەگەر یەکی بچووکتر بخرێتە بازاڕەوە واتە تۆ حسابە بۆ هەموو ئەو چین و توێژانە کردووە لە کۆمەلگا هەن کە داهاتیان زۆر نزمە. لێرە ئەو پۆینتی کە ئاماژەی پێ نەکراوە زۆر لە سەر چاوەکان ئەڵێن ڕەنگە یەکەی بچووکتر نەخرێتە بازاڕەوە. نەخرێتە بازاڕەوە. ئەگەر ئەم خاڵە ڕاست بێ یەکەی بچووکتر نەخرێتە بازاڕەوە، ڕەنگە کاریگەری نەرینەی زۆرتر بێ لە کاتی لابردنی سفرەکانە. باشە، تۆ بڵێ و هەموو خەڵکە کە ئیشوکارەکەیان بەزەوەیە بیریان لەو بەعدانی نەکردبێتەوە؟ کێشەکە دوولایەنەیە، چونکە بانکی مرکزی لایەنی فەنی هونەرەکەی گرێتە ئەستۆ. بڕیارەکانی تری لەلایەن وەزارەتی داراییەوەیە، لەلایەن هەیئاتەکانە، دەستگای بڵین باجە، دەرامەتە، حکوومەتە، ینی ئەمانە مادام پرۆژە یاساکە وەکو ڕەشنووس بڵاو نەکراوەتەوە، ئەوانەی کە ئێمە قسەی لەسەرەکەین هەتا ئێستا دراسەیەکە کە لە نێو بانکی مەرکزیە هەیە، یعنی لەسەر ئەو بنەما ئێمە قساکەین. دکتۆر، ئەوەی بۆ خەڵک گرنگە، بەڵێ، ئایا هیچ لە ژیانی خەڵک دەگۆڕێ
هیچ لە وەزع و نرخ و بار و گۆزەرانی خەڵک دەگۆڕێ یاخود نا خەڵک نەترسێ پرۆسەیەکی واژ ئەنجام دەدرێ حکومت خۆی ئەنجامی دەدا و بەهای شتەکان نەرۆک و خۆی ئەبێ. بابە بە نمونەیەکی بچووک دەست بگەین تو ئەگەر ئەرزێکی هەبێ ئامادە نەبێ بۆ ئەوەی درەختی تا بچێنی چەند تۆوی باش بێنیت ڕەنگە بەرهەم نێت. ئەم گۆڕینی دراوەش بەو شێوازەیە ئەگەر بێت و حکومت ڕێکاری تایبەت نەگرێتە بەردەم کاریگەری نەرێنەی هەبێ ئەبێت لەسەر هاوڵاتیان بۆ چکە کاتی گۆڕینی دراوەکە هەر لەگەڵ بڵاوبوونەوەی گۆڕینی دراوکە خواست لەسەر دۆلار زیادە بێ کە خواست لەسەر دۆلار زیادە بێ بەهای دیناری عێراقی دابەزێ کە بەهاکەی دابەزی من وەکو فەرمانبەرێک وەکو موچەخۆرێک ئەو بڕەپارەی کە جاران پێم بوو کۆمەڵەشتی بۆ کردم کۆمەڵێک شتی کەمترەکە کەواتە هیچ کاریگەری نابێت لەسەر ژیانی هاوڵاتیان ئەگەر بێت و حکومت ڕێکاری تەندروست بگرێتە بەر بەڵام ئەگەر هات و ڕێگاری تەندروست نەگرێتە بەر لەوەی کە ناردنە دەرەوە و حساب نەکردنی ئەو پارانەی کە سەرچاوی ئەو پارانەی کە لە دەرەوەی بانکی مرکزیە لە دەرەوەی بانکەکانە ئەگەر ئەمانە ئەژمار نەکرێت کاریگەری خراپێ بێت لەسەر هاوڵاتی. باشە دکتۆر بۆ بە ڕێزێک بۆ نمونە بۆ کەسێک پارێکی زۆری هەبێ مەسەلەن حکومت بیاوێن پارانی چم بکەوێتەوە ئەم کەسە خۆ ناتوانێت دە کەس ڕاستپێرە لە بازاردا بۆی بکەن بە دۆلار مەسەلەن. ڕەنگە ئەو ڕێکارە بتوانێت بەڵام ئاگدار یەکشت بین ئەو مسۆدەی کە باسی لێواکرێ هەر کاتێک کە مامەڵەی گۆڕینی دراو ئەکرێت داواکاری لە بۆ نمونە نەچم بڕێک دراوە گۆڕمەوە ئەم بڕدراوە داوام لێکرێت سەرچاوەکی لەکوێوە بەدەست هاتووە کێ ساحێبی دراوەکەیە و چەندێکی بەشێک لە پارەکە تەسلیمی منەکەن و بەشێکی لە نێو بانقا ئەهێڵنەوە واتە ڕەنگە بەپێی ئەو مسۆدەی لە بۆ نمونە ئەگەر 10 میلیۆن دلار 10 میلیارد دینار بۆ نمونە ئەبێ بیگۆڕی ئەوان بۆ ناگۆڕن بەپێی ڕەشنووسەکە ڕەشنووسە کۆنەکەی کە دکتۆر مەزەر دایناوە بەپێی ئەو ڕەشنووسە لە 150 پارەکە ڕاستەخۆ من وەری ئەگرمەوە واتە من لە بانقا بۆم داانەوە ئەمە دوو ئامانجی هەیە یەکەم ئامانجی چییە تۆ پارەکە هێناوەتە نێو بانقەوە بۆی ئەو پارەی تۆ بە فەرمی بناسرێت سەرچاوەکی بزانین چییە ئامانجی دووەم تاکەکان وا لە تاکەکان کرێ مامەڵە لەگەڵ بانکا زیاد بکەن ئامانجی سێم کە زۆر زۆر گرنگە یان ئامانجی سەرەکی ئەم ئێستەیە ئەوەیە کە ئەو پارانە لە ئیکتیناز ئێم پێڵین لە ژێرزەمین و لە نێو ماڵەکانە دانەنرێت بەڵێ دانەنرێت بەڵکو بە ڕێکارێکی یاسایی بێتە نێو بازاڕەوە واتە بۆ ئەوەی هەڵ ئاوسانیش کەم کرێتەوە بەڵام هەموو ئەمانەی کە ئێمە باسی ئەەکەین ئاگداری ئەوە بین ئەگەر لە ماوەی 6 مانگ بۆ ساڵێکا ڕووبات ئێمە کاریگەری ئەرێینە نابینین ڕەنگە کاریگەری نەرێینە ببینین واتە ڕێژەیەک هەڵ ئاوسان ڕووبات ڕێژەیەکی زۆر لەوە بەهای کاتەکە کە ماوێ و کاتە درێژ بکرێتەوە ناوێ بە چەند ساڵێک ئەم پرۆسی ئەنجام بدرێت ئەبێ بە چەند ساڵێک بە نمونە وەریگرین تورکیا لە مانگی 2005 بڕیاریە 6 لە لیرە بکاتەوە چەند ساڵی خایان 4 ساڵی خایان وڵاتێکی وەکو ئەرجنتین دووجار گۆڕیوێتی نزمترین کاتی ساڵ و نیوێک بووە. دکتۆر دەرفەت ناڕەخسێنێ و ماوە زۆرش بۆ گەندەڵکاران پارەکانی خۆیان لە بازاڕە بکەن بە دۆلار. خۆی بەتەکیدی بەڵام لێرە شتێکی تر دروستە بێ مزارەبە دروستە بێت نرخی دۆلار بەرزە بێتەوە دیسان بەرامبەر دیناری عێراقی ینی ئێمە ئەڵین گۆڕینی سفرەکان با جوانتر بێڵم گۆڕینی سفرەکان یان لابردنی 3 سفر بە تەواوەتی گەندەڵی بنبڕ ناکات بەڵام ڕەنگە یەکێک بێ لە ڕێگە چارەکان کە ئێستا لە بەردەم حکوومەتایە خەڵکی هەموو مەشغوڵ کردووە. بە تایبەتی ئەوانەی کە داهاتیان کەمە زۆر تووشی فەقیرەکە زۆر درسێکە پارەی نییە دڵە ڕاوکیە بێت 500,000 دینارە هەیە حکومەتە لێ وەرەگرێتەوە ترسی ئەوەت نەبێت ئێمەش بەڕاستی بەرنامەکەمان ڕەنگە دەوڵەمەندەکان یانوانی پارەیان زۆرە خەمی خۆیان خواردبێ و بریکاریان نەبێم کارانیان بۆ بکە بەس بۆ وەکو دەڵێ چینە ئاساییەکە ئەوان دەترسن کە موچێکی کەمیانەیە بۆی کە لە ڕێن بەرنامە پێیان بڵین مەترسن گۆڕینی یان لابردننی ئەو 3 سفرە کاریگەری لەسەر بەهای دیناری عێراقی نابێ کاریگەری لەسەر ئاستی کڕین نابێت چونکە ئەمە پرۆژە یاسایەکە یەک تاکە کەسی نییە لەسەر ئاستی دەوڵەت ئەکرێ ڕێکاری خۆی ئەگرێتە بەردەم واتە هاوڵاتیان منێکی هاوڵاتی جەنابە کەس ترسی ئەوەی نەبێت کە ئەو پارەی پێیەتی سبەی دوو سبەی بڕێکی کەمتر ئەکا نەخێر بە ڕێکاری یاسایی خۆی ئاڵۆگۆڕی دراوەکە ئەکرێ هەروەها بیرمان نەچێ
لە کاتی گۆڕینی باسی ساڵی 2023 یەکەم لە کاتی گۆڕینی چاپە کۆنەکە بە چاپی برێمەر ئەوەی کە ئێستا لە بەردەستمانایە زیاتر لە 11 ڕێکارگرایە بەردەست لە ئێسەیە کە حکوومەتی عێراقی پێشکەوتوترە زیاتر بە دیجیتاڵی کراوە هەموو چەخۆرەکانی لە ئەیTMەوە پارەوەرەگرن بۆیە زۆر ئەگەری ئەوەی کە ئێمە زەرمەند بین ئەگەرەکان کەمن. زۆر باش سپاس دەکەم زۆر بەڕێز دکتۆر مارین ماسوومە و سایزانکۆ پسپۆڕیابووری سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان.